حکوومەت و پەرلەمان کۆبوونەوەی ساڵیان لەبارەی داهات و خەرجیەکان ئەنجامدا. ئەوەی لێ خوێنرایەوە کە بەبێ چاکسازی ڕاستەقینە و ئیرادەی سیاسی ساڵی 2010 قورستر دەبێت بۆ هاوڵاتیان و حکوومەت ناتوانێت بە ئەرکی خۆی ڕابگات. بۆیە مامۆستایەکی زانکۆ دەڵێ گرینگە داهاتی کوردستان شەفاف بێت و لیستی پاکی موچەخۆرانیش ڕابگەێنرێ و ئەگەرنا هیچ دەرچەیەک بۆ ئەم حکوومەتە نەماوەتەوە. هەنگاوی کردەی لەم کاتەیە بریتە لەوەی کە لیستی موچەخۆران پاک بکرێتەوە. دواتر داهاتی هەرێمی کوردستان شەفاف بکرێت، نەوت ئەفرۆشرێ چی لێت و بدرێتە دەست لیژنەیەک و دەستەیەکی ئەوتۆ کە چاودێر بن بەسەریەوە بەدەر نەبێت لەو ڕێنمایی یاسایانەی کە پەیڕەو ئەکرێت. هەروەها هەموو ئەم کارانە ئەگەر هاتوو لە بەرەنجامی چاکسازیەکی سیاسیش و پێکهاتنەوەی لایەنەکانیش گەشتە ئەو ئاستا لەگەڵ حکوومەتی ناوەندیشان پێم وایە بگەنە ڕێکەوتنێک بۆی ئەو داهاتەی کە مستحقاتی هەرێمی کوردستان لە بەغاشەوە وەرگیرێت لەگەڵ ئەو داهاتەی خۆمان بەیەکەوە بتوانن هەرێمی کوردستان ڕزگارکەن لەم نەهامەتی کە ئیسەتیان. چەند ساڵێکە سیاسەتی سکەڵگوشین لە هەرێم پەیڕەو دەکرێت بە ئامانجی تێپەڕاندنی قەیرانەکان، بەڵام وا دیارە ئەم سیاسەتەش دادی بارودۆخەکەی نەدا و خەریکە ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتە قوربانی بۆ ئەوەی ئەوە ڕوونەدات. چاودێرێکی سیاسی دەڵێ پێویستە نێوماڵی کوردی ڕێک بخرێ و حکوومەتیش هەوڵی ڕێکەوتن لەگەڵ بەغداد بدات و داهات و خەرجەکانیش شەفاف و ڕوون بێت. سیاسەتێکی ئابووری زۆر باشیان بێ بە شێوەیەکی چاک گوێنە دەنە ئەوەی کەوا ئەم کەسە ئابووریە یەکێتیە پارتیە ئیسلامیە کێ باشی پێکری بابیکە با بە ڕوونی با خەڵکی بەتوانە و چاک و ئەکادیمی ئیشکا ڕوون بێ بۆ میلەتەکە ڕوونیکەنەوە کە داهاتەکەی ئێمە چەنە. ئەوە هەنگاوی یەکەم ناوماڵی خۆمان بە شێوەیەکی جوان بە هەستی لێپرسراوەتی ئەو داهاتەی کە هەمانە کۆی کۆن و بیخەنە بەردەمی گەلەکەمان هەوڵ بدە لەگەڵ حکوومەتی عێراقیە. لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەمڕۆ ڕانێ و دەوڵەتیەکان هەموو لەگەڵ گەلی کووردە. ڕاستە ئێمە لەو ڕاپرسیە هەڵەیەکی گەورەمان کرد، بەڵام حکوومەتی عێراقی زۆر لایەنی و لایەنی حیزبیەکانی و خەڵکی باشی تایە کە هاوڕان لەگەڵ کووردا بە هەموو شێوەیەک ئیشمان لەگەڵ ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی لە یەکدا نەبڕامی سەرۆک کۆمار وەزیر هەمووی لەگەڵ ئێمە ئەبێ سیاسەتمان بگۆڕین بە سیاسەتێکی زۆر باش. هەر هەوڵێک لە ئێستا و داهاتوودا حکوومەت بیەوێ ئەنجامی بدات بەبێ ئیرادا بەدی نایەت، چونکە لە ڕابردوودا زۆر پرۆژە و بەرنامەی جوان پێشکەشکران، بەڵام هیچیان شوێنی نەگرت. لە چەند ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان بەڵێنی باق و بریقی زۆریان بە هاوڵاتیاندا کە ڕزگاریان دەکەن لە قەیرانەکانیان، بەڵام تاکوی ئێستا ئەو بەڵێنانە نەبوونە کردار. بۆ ئەوەی ئەو بەڵێنانە ببێتە کردار پێویستە کێشە و گرفتە ئیداری و کارژێڕەکان کۆتایی بێبێن و بارودۆخی وڵات وەکو ئەم ڕاستە شەقامە ڕاست بکەنەوە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.